بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دووتەوە شرۆڤە دەکات تەوەرێکمان تایبەت دەبێت بە مژاری یەکگرتنەوەی هەرسێ حەزبە ئیسلامیەکەی هەرێمی کوردستان، بزوتنەوەی ئیسلامی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی کوردستان. وەک دەزانرێ کۆبوونەوە لە دوای یەک لە نێوان هەرسێ حەزب ئەنجام دەدرێت بە مەبەستی ئەوەی لە ئایندەدا ئەم سێ حەزبە ببن بە خیتابێکی خاوەن خیتابێکی سیاسی و کۆمەڵێک ئەگەریشدانراوە کە ئەم سێ حەزبە لە داهاتوودا لە نەخشەی سیاسی هەرێمی کوردستاندا کاری بۆ بکەن. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە بە شەوەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سنتەر دکتۆر شوان قەڵاتزەیی ئەندامی مەکتەبی سیاسی بزوتەوەی ئیسلامی کوردستانمان لەگەڵا، هەروەها بەڕێز عومەر عەلی غەفور توێژەر و نووسەر بە شەوەکی ڕاستەوخۆ ئەویش بە هەمان شێوە لەگەڵمانە. بە خێراتنێکی گەرمی میوانەکانم دەکەم. سەرەتا پێم باشە لە دکتۆر شوانەوە دەست پێ بکەم. دکتۆر، ئەم نزیک بوونەوەی حزبە ئیسلامیەکان چه ئامانجێکی لە پشتەوەدایە؟ یعنی پێتان وایە ئەمە گەمەیەکی سیاسی تازەی ئیسلامیەکان بێ یاخود ئامانجی دروست هەیە لەوەی بەڕاست ئەم سێ حەزبە هەوڵ دەدەن ببن بە یەک حەزب؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ ئەم چاوپێکەوتنە. هەڵبەتە سێ لایەنی ئیسلامی لە کوردستاندا لەگەڵ کۆمەڵێک بانخواز و تەوژمی ئیسلامیتر لە هەرێمی کوردستاندا وجود و بوونیان هەیە. بە هەست و نەستێکی خۆماڵیان خەباتیان کردووە، سیاسەتیان کردووە، ئەوەندەی کە پێیان کرابێت ڕۆڵی خۆیان بینیوە لە خزمەتی ئیسلام، لە هەڵوێستی نیشتیمانی، لە پاراستنی کولتورە جوان و ڕەسەنەکانی کوردەواری و لە سەبارە بە دۆزی کوردیش هەڵوێستیان ڕوون و ئاشکرایە و مێژووی ڕابردوو ئێستا شاهیدە. ئێستا ماوەیەکە کە سێ لایەنی ئیسلامی لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لیژنەی هاریکاری و هەماهەنگیان هەیە بەیەکەوە، دەیان کۆبوونەوە ئەنجام درراوە. کۆبوونەوە لە دوای کۆبوونەوە هەنگاوی بەرەو پێشچوون و گەشتبینی و ئاسۆبینی بۆ جەماوەری ڕابوونی ئیسلامی و خەڵکی کوردستان بەگشتی ژێڕاوەتەوە. زۆر باشە. تا کار بەوە گەیشت کە لە ئاخر ڕۆژی ساڵی 2016 کە بەلای ئێمەوە ڕۆژێکی مێژوویە کە تواندرا بە ئامادەبوونی هەر سێ سەرکردە ئیسلامیەکە ژمارەیەک لە ئەندامانی مەکتەبی سیاسی هەر سێ لایەنەکە واروها ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیش چەندین بانکخواست لە کۆبوونەوە کە ئامادە بوون کە تیایدا بە بەرەنجامێک کۆتایی هاتووە کە بریتیە لە دروستکردنی سەکردایەتێکی هاوبەش کە لەو سەکردایەتی هاوبەشە تەنها نوێنەری سێ لایەنە ئیسلامیەکەی تیان نییە، بەڵکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی نوێنەری بانکخوازەکانیش لە ناویدا وجودی هەیە، کەواتە چوارچێوەکە چوارچێوەیەکی فراوانی هەیە، فراوانترە لە بوونی تەوجیه و سیاسەتی هەر سێ لایەنە ئیسلامی. لە ڕابردوودا ینی ئەگەر بگەڕێینەوە ڕابردوو بۆ مێژووی پارتە ئیسلامیەکان تا ڕادەیەک پارتە ئیسلامیەکان یەک حەزب بوون، چەند حەزبێکیان لێکەوتەوە. ینی ئێستا دەتانەوێ ینی چی بکەن؟ ئێستا ئێمە ئەمانەوێت لە هەرێمی کوردستاندا پێمان ئەو شێوازی کاری لێکدووری و لێکجیایی و ناونیشانی جۆرا و جۆر لەوانەیە ئەو شێوازە خەباتە بەرەو کۆتایی چوو بێت. بیر لەوە دەکەینەوە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستاندا بە یەک دەنجی و یەک هەڵوێستی و تەنانەت یەک ناونیشانیش ئەتوانن زیاتر خزمەتی ئیسلام و نیشتیمان و وڵات و هاونیشتیمانیانی بەڵام بۆ لە ئێستا ئەم کارە دەکرێت ینی لە ماوەی ڕابردوودا ئەو هەموڵە نەدراوە بۆ لەم قۆناغی ئێستادا ئێوە هەوڵ دەدەن ئەو نزیک بوونەوەی. بەڵێ لە ڕابردوشدا هەوڵ درراوە چەندین جار لیژنەی هاریکاری و هەماهەنگی بۆ بەیەکەوە، بەڵام وەکو پێویست وەکو ئێستا بەرەنجامی لێ نەکەوتوتەوە. ئێمە سەبارەت بۆ نمونە دۆخێکی ناهەموار لە هەرێمی کوردستاندا، قەیرانی ئابووری، قەیرانی سیاسی، ململانەی سیاسی، برسیبوونی هاوڵاتیان، داسەپاندنی پاشەکەوتی ئیجباری بەسەر فەرمانبەراندا، گەڕانەوەی کۆمەڵگە بەرەو لە ڕووی ژیان و گوزاران بەرەو دواوە. ناکرێت لایەنی ئیسلامی لە هەرێمی کوردستاندا بەس تەماشاکار بێت. ئێستا هەر تەماشاکارە، ئەمانەوەی ئێمەکان تەماشاکار ئێستا بۆ نمونە چیان پێ دەکرێت بەرامبەر بەوە. بەڵام لە حکوومەت بەشدارن، لە کابینەکانی ڕابردوو
بە بەردەوام بەشدار بوونە. دەچمە لای بەڕێز عومەر عەلی غەفوور توێژەر و نووسەر. بەڕێز عومەر، یعنی ئەو نزیک بوونەوەی ئەو حزبانە لە ئێستادا ئێوە چۆنی دەخینەوە لە کاتێکدا، یعنی لە ڕابردوو وەکو دەبیندرێ بزوتنەوەی ئیسلامی چەندین جار دوولەت بوو و دەکرێت بڵێن ئێستا کۆمەڵی ئیسلامی کە لە هەناوی بزوتنەوەی ئیسلامی لەدایک بووە ئێستا بەیەکەوە بتوانن سەرکردایەتی ئیسلامیەکان بکەن بۆ نمونە لە باشووری کوردستان. من پێم وایە ینی ئەو هەوڵەی لایەنە ئیسلامیەکان ینی گەڕانە بە دوای هێزە، ینی ئیسلامیەکان هەست دەکەن کە تەمەنیان خەباتیان بە تعبیرە سیاسیەکە قیاس بەو تەمەنی کە هەیەیانە، مەسەڵەن بزوتنەوەی ئیسلامی لە 1970 دامەزراوە، یەکگرتوو کە ئەگەر بگەڕێتەوە بۆ خەلفێتە ئیخوانیەکەی گەڕێتەوە بۆ 60ەکان، یانیوانەکەدا یعنی حزبێک ئەگەر تۆ لە 60ەکانش حسێب نەکە لە 80ەکانیش حسێب بکە، ئەگەر لە 90یش حسێب بکەی کە تەمەنی 30 ساڵ بێ، ینی بە سەرنجدان لە حیزبە ئیسلامیەکان ترکە لە دەوروبەری خۆمانەیە کە زۆربیان حیزبیەکە ئەگەر یەکەمیش نە من دووە من یان سێ من کە تا ئێستا مەسەن حیزبە ئیسلامیەکانی کوردستان دوای 25 ساڵ بە پێی زیاد و کەم بە پێی تەمەن زیاد و کەم 20 ساڵ تا 30 ساڵ تەمەنیان هەیە، ینی ئەبووە ئێستا لانی کەم ئەگەر 50 کورسیان نەبووایە لە 50 زیاتر نەبلانی کەم 30 کورسیان، ینی هەر بە ئاسانی هەبووە. بەڵام سێرەکە ئێستا حیزبە ئیسلامیەکان ینی بە سوتفەیەکی ئینتیخابیش مەسەن کە یەکگرتوو بڵین لە خولی پێش 6 کورسیە بۆ ئەمجارە بوو بەدە کە ژمارەی دەنگەکانی زیادی نەکرد بوو، بەس بەپێی سیستمی هەڵبژاردننی ئەمجارە وای کرد کە کورسیەکانی زیاتر بوو بە هەمویان 15 کاتێکدا کۆمەلگایەکی ئیسلامیە و زۆرینە لە هەرێمی کوردستان موسڵمانە. بۆچی خەڵکی کوردستان بەم شێوەیە متمانە بە حیزبە ئیسلامیەکان ناکە کە وەکو خۆت گوتنی خاوە 30 کورسی بن؟ بەڵێ خۆی ئەوە تۆزێ لە ئەسڵی مۆزوعەکە دوورەکەینەوە کە بۆچی ینی گەشایان نەکردووە کە باس ئێستا یەکگرتنی حیزبە ئیسلامیەکان. بەڵام ئەگەر باس لە ئەم مۆزوعیم پێم وایە ئەوی زیاتر تەرکیزمان لەسەر لایەنی ئەم بابەتە گەرمەی ئێستا بکەین، بەس ئەگەڕی خۆشم بە کورتی لەسەر ئەوە بڵم کە حیزبە ئیسلامیەکان ئەگەر جەنابێشت یاخی زۆر لە بینەران بیران دێ کە من خۆم مەسەڵەن لەوانەیە لە تەمەنی 15 ساڵی و ئیلتیزامی دینیم هەبووە کە ڕابتم بە هیچ حیزبێکی ئیسلامی شوێنەوە لە 91 92 مەسەن لەگەڵ یەکگرتوو بووم تا 2008 بوو چەند بوو، ینی لە جەرگەی کاری ئیسلامی ئابووم بە ڕۆح و بەگیان، هەرچەندە لە سلکی تەنزیمی ئەوانە زۆر ینی ئیشم نەکردو، زیاتر وەکو مەجالی فکر و نووسین ئیشم کردووە، وەک متابعی حجم و جوڵ و کاری حیزبە ئیسلامیەکان بووم هەمویان. یعنی پێم وایە ئەحزابی ئیسلامی لە بیدایەتە کە هاتوەکو شتێکی تازە هات، ینی خطابێکی تازەی پێبوو لە 91 بەتایبەت لە پاش 90 سێرەکەن بە لێشاو ینی گەنج ئەبوونە ئیسلامی. بەڵام هەتاوای پەرتەوازەی ئیسلامیەکان ینی یەکێک لە هۆکارەکان بوو بێ ئێستا سەرکردەکانی ئیسلامی بەوە ناخۆی ئەزانی چۆن یەک شتت عرزکەم لە شتێکە لە فکری بەشەریشەوەڵی هێز لە یەکێتیدایە وەنی ئێستا تا هەموو دایم یەکێتی خەونی هەموو بەشەرە. ئێستاش کورد مەسەرن لەسەر چاوە سەربارەوەی کە 4 پارچەیە هەر باز لە کوردستانی گەورە ئەکا کۆنگرەی نەتۆیە بەستی بۆی کورد بەیەکی خێک خطابی هەبێ. لە فکری ئیسلامیش شتێکی پێوترێ وحدەت، ینی وحدەتی ئومەتی ئیسلامی کە مەسەڵەن چەندها ئايات هەیە، چەندها حەدیثە ئین هذه أمتكم أمة واحدة واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا يعني زۆر ئاياتەیە کە تاکید لەوەیە کە ئومەتی ئیسلام یەک ئومەتە و پێویستە هەموو یەک بن. لەبەرەوەی لە فکری ئیسلامیە خەونێکەیە کە دائم يعني أبي خطابي إسلامي هتا لزور حزب إسلامي تا بزوتنەوەیش، يعني من بۆ مێژوو ئەڵم تا ئەخیری نەوەتەکانیش باوەڕ بە تەعەدودێتی ئیسلامی نەبوو، يعني کە باوەڕ نەبوو کە پێویستە حزبێکی زیاد لە حزبێکی ئیسلامی هەیە. لەبەرەوە ئەو خۆی بە ئەسڵ دانەیە گرتوش لە بەرامبەرەوە بە حکمی خەلفەتە ئیخوانیەکەی، يعني خۆی وەکو براگەورە دایک باس لە قوتاب لەبەرەوە يعني ئەو ناکۆچی هەر بووە لە بدایەتی دروستبوونی حزبی هەتا لە ئێرانیش پێش دامەزر پێش ئینتیفاازەیش لە ئێرانیش ئەو ناکۆکی لە نەیان تیاری ئیخوانی و تیاری جیهادی وایە حزبەکان دەتوانن ئەو ناکۆچیانە دەرباز بکەن بتوانن. وڵی من بە قەنەعەتی خۆم حەز ناکەم بێ ئومێد ببەخشمەوە، بەس هەنێشت هەیە وەکوتم یەکێتی خەونە بەس اختلاف واقعە، يعني هەموو کەس لەوانەیە هەموو سایەکی و پارتی فەرقیان چێ لە ڕووی ئایدۆلۆژی هیچ فەرقێکیان نییە. چ بۆش یەکێتی پارتی نابنێ لە کاتێکە لە ئاسڵ یەک حیزب بوون، وێنێ بزوتنەوەی گۆڕان وێکێتی یەک حیزب یەک ئایدۆلۆژیان و یەک میزاج و یەک خەلفیەت و خەیاڵگەیان هەیە، بۆچی نابن بە یەک؟ يعني بزوتنەوەی ئیسلامی و ئێستا تۆ باس لە یەکگرتوومەکە یەکگرتوو کۆمەڵ و بزوتنەوە لە مەنجەڵێکە بیان کۆڵێنێ نابن بە یەک، بەس خۆ بزوتنەوە چونکە یەکگرتوو خطابێکی يعني خەلفیەتێکی مەدەنی ئیخوانی هەیە، نەفەسێکی براگەورەیشی تایە بە حکم کە حیزبی دایکە. بزوتنەوەیش يعني نینێکی خەلفیەتێکی جیهادی ڕاست ئێستا لەژێر ئەمری واقعە
بزوتنەوە و کۆمەڵوازیان لە چەکێنەوە یان خۆزان بە تەجروبە و بە قەنەعەت بزوتنەوە کۆمەڵازان لە چەک نهێنا لەژێر وەزعێکی ئیجباریە دوای شەڕی لەلایەن ئەزەختی ئەمریکا و دەستگیرکردنی مامۆستا عەلی باپیر و مامۆستا علی عەبدولعەزیز و مامۆستا عومەر عەبدولعەزیز لەژێر ئەوە چەکیان دانا ینی بە تەتەورێکی فیکری و ڕۆحی نەگەیشتنەوە کە چەکدانن بڵێ وڵای فعلەن نەخەباتی چەکداری گەیشتنە قەنەعەت کە زیانی هەیە و خراپە ئەمە بیگۆڕن بە خەباتی مەدەنی وەکو یەکگرتو بەس بە حکمی واقعی سا چەکیان دانا لەبەرم پێم ئەو خەلفێتە هێشتا یعنی هێشتا لە خەلفێت و لە قوڵای ناخی هەموو ئەندامیی کۆمەڵ و بزوتنەوە هەیە نازم چیلی تازە بەس ئەو چیلەی کە کاتی خۆی بزوتنەوە و چەکدار بوون کە یعنی ڕۆحێتێکی جیهادیان هەرتیامەوە ئەم ڕۆحێت لەبەرەوە نەفەسی یەکگرتو و کۆمەڵ و یەکگرتو لەلایەکی کۆمەڵ و بزوتنەوە لەلایەک نەفەسێکی زۆر جیایە لەیەک یعنی هەتا ئەگەر بش بنەیەکیش یعنی پێم ینی حەز ناکەم ئەمێدی بەخشمەوە پێم وانێ ینی کەواتە قوتابخانەی ینی قوتابخانەی حیزبەکانی ئیسلامی لە باشووری کوردستان بمانەوێ و نەمانەوێ جیاوازن کەوایە دکتۆر شوانە ینی بۆچی ئێوە ینی سەقفی ئامانجەکانتان ئەوەندە بەرز دەکەنەوە و بەڕای گشتی دەڵێن ئێمە ینی خەریکە ببین بە یەک حزب لە کاتێکدا ئەگەر تەمەژای پەیوەندیەکان نێوان بزوتنەوەی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی بکە ینی مێژوێکی خۆشیان نییە مێژوێکی باش نابیندرێت لە پەیوەندی نێوان هەردوو حزبدا تەمەشای قوتابخانەی یەکگرتووی ئیسلامی بکەیت و بزوتنەوەی ئیسلامی بکەیت دوو قوتابخانەی جیاوازن بڵێ خۆی ئەمە بزوتنەوە کە هاتۆتە مەیدان ئەمە سەروەریی گەورەیە کە ئێستا بۆ ئیسلامیەکانی کوردستان کە بەرامبەر دۆزی ڕەوای میلەتەکەی خاوەن هەڵوێز بوو لە مەیداندا بوو و چۆن لایەنەکانی تر بە ئەفکار و ئایدۆلۆژیەتی ئەولاولا چەکیان لە شانی گەنجەکان کردو بە هەمان شێوە بزوتنەوەش بە دەیان گەنجی هێناوە چەکی لە شان کردووە بە بیر و ئایدۆلۆژیەکی تێکۆشان و جیهاد و خەبات بەگشت بەعسی داکردوێتەوە بەرامبەر شاڵاوی ئەنفال و شیمیاباران وەکو شانۆگەری سەی ڕووداوەکانی نەکردووە ئێستاگرتو ئەو قەنەعەتەی هەیە برایانی یەکگرتوش بەو نەهجەی کە هەیەم بووە لەسەروی هەموو شانە بەڕێز مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین بەڕەوای نەزانێەوە لەژێر ئاڵای بەعزدا ژیان بەرێتە سەر کۆچی کردووە لەگەڵ ژمارەیەک لە قیادەکانیاندا لە چەک دەکەین ئاوارەی هەڵبژاردووە ینی بازدەوە ناکەین ئەوان ئامادەن یاخود ئامادەن بەڵام قوتابخانەی یەکگرتووی ئیسلامی کوردستان هەمومان دەزانین قوتابخانەیەکی ئیخوانی مسلمینە ینی قەنەعەتیان بە چەک هەڵگرتن نییە على الأقل لە ئێستادا چۆن دەکرێ ینی دوو حزبی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی کە لە ڕابردوودا قەنەعەتیان بە چەک هەڵگرتن نەبووە ئێستا ببن بە یەک حزب ئێستا شێوازی خەبات گۆڕاوە ئێستا هەمومان بەشداری هەڵبژاردنەکان دەکەین بەشداری کابینەکانی حکومەت دەکەین ڕێکخراوی کۆمەڵی مەدەنیمان هەیە لە دەرەوەی حکومەتین معارەزەین بەشداری کابینی وەزارەتەکان دەکەین شێوازی خەبات زۆر لێکتر نزیک بووتەوە ئێستا خودی کەسی یەکەمی لایەنە سیاسیەکە لایەنە هەرسێ لایەنە ئیسلامیەکە بانکخوازەکان جەماوەرەکە داوا دەکات ئەمە مەطلبێکی خواییە پێش هەموو شتێک مەطلبێکی جەماوەریە داوا دەکەن هەرسێ لایەنە ئیسلامیەکە کۆتایی بەو پەرتەوازی و ماڵێک جوداییە بهێنن و ئیرادەیەکیش هەیە و ئێمە لەگەڵ برایانی کۆمەڵی ئیسلامی ڕاستە ڕۆژ لە ڕۆژان ناونیشەمان لێک جیاواز بووە بەڵام نەگەیوتە ئەو ڕادەی پەیوەندیەکان وای لێبێ و کولایەن ئەلمانەکانی تر پەلاماری یەکتر بدەین یەکتر قەتڵ و عام بکەین ئێستاش ئێمە لە یەک مەدرسەوە هاتوین پێمانەوە واقعەکە پێویست دەکات ئێستا ئێمە لەژێر ئەو ئاڵا بەرزەی کە هەڵمانداوە ئەو ئاڵا پیرۆزە سپیە جەماوەری کوردستان چاوەڕێی هەڵوێستی جددیتر قسەی جددیتر لە ئیسلامیەکان دەکات هەڵوێست و مووقیفیان هەبێت شتەکان گشتی بن نزیکبوونەوەی حزبە ئیسلامیەکان تەنانەت حزبە ئەلمانیەکانیش تا ڕادێک جێگای قسەکردنە بەڵام کە گەیشتە پۆست کە گەیشتە پارە سەرچاوی دارایی ئیتر لەوێ کێشە دروست دەکات بۆ نمونە بزوتنەوەی ئیسلامی لە ڕابردوودا ڕابەرەکەی لە بنەماڵەی مامۆستا عوسمان بووە لە ئێستادا بزوتنەوە ڕازی دەبێ علی باپیر پێشەوای ئەو حزبە تازەیە بکە بۆ نمونە کاکەمەران ئێمە لە پێناو ئەمە قسە نەمجاملەیە نە سیاسەتە نە دیبلۆماسیەتە لە پێناوی یەخستنی ناوماڵی ئیسلامیدا بۆ نمونە تۆ باسی بنەماڵەی مەرحوم مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا علی عەبدولعەزیز کاک عیرفان کە ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامیە لە چاوپێکەوتنێکی ڕسمی لەگەڵ NRT وتی ئەگەر لایەنە ئیسلامیەکان لە یەک ژێر یەک چتردا کۆ ببنەوە ماڵیان یەخەن
من ئامادەم واز لە پۆستەکەم بێ بەڵام ئەمە قسەی سیاسیە ینی زۆرجار دەستەواژەی سیاسی لە نێوان سەرکردەکاندا باسی لێوە دەکرێت دواتر لە واقعدا ینی هەڵوێستێکی دیکە بەس دڵنیا بە ئێمە خۆمانوکو بزوتنەوە دڵنیام لایەن ئیسلامیەکانی تریش بەو شێوەیەن ئەم بابەتە چیتر ئیسلامیەکان بەو پەرتەوازی و ناونیشانی جیاوازیە ناتوان بنە ڕقم هەر لە ڕقمی چوارەم و پێنجەم و شەشەم دەمێننەوە ئەمە بۆتە واقع ئەبێ یەک بگرن لەسەر ئەساسێکی پرۆژەیەکی نیشتیمانی پرۆژەیەکی ئیسلامی پرۆژەیەکی نەتەوەیی بۆی چیتر لەو پەراوێزیدا نەمێننەوە ئێستا لەو هەموو کێشانەی کە ڕووی لە کوردستان کردووە لە ململانی سیاسیەکان لە قەیرانەکان قەیرانی سیاسی قەیرانی یاسایی قەیرانی دارایی ڕۆڵی ئیسلامیەکان چییە؟ لە حکومەتە بەشدارن بەس تەماشاکارن لە شەقامە مەسەن پشتیوانی لە خەڵک ئەەکەم بەڵام لە ئەنجومەنی وەزیران لە پێشچاوی ئەوان بۆ نمونە پاشەکەوت فەرز دەکرێت بەسەر فەرمان بەراندا هەڵوێستیان چییە؟ ئەتوان چ ڕۆڵێک ببینن لەبەرەوە پێمان وایە ئێمە هەر سێلانە ئیسلامیەکە کە ئەو سەکردایەتی هاوبەشە پێکاتووە ئەو سەکردایەتی هاوبەشە بڕیارەدا لە داهاتوودا ئێمە چی دەکەین؟ ئەبینە یەک لایەنی ئیسلامی ئەبینە بەرەیەکی ئیسلامی یاخود بەلایانی کەمەوە لێک لیستی هاوبەشدا خۆمان دەبینەوە بۆ هەڵبژاردنەکان. زۆر باشە. بەڕێز عومەر زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت لە نێوخۆی پارتە ئیسلامیەکاندا گرفت هەیە تاوەکو ئێستا ینی ئەوان بۆ خۆیان لە نێوە خۆیاندا گرفتیان هەیە چۆن دەکرێت ئەمان بتوانن لە یەک بەرەدا کۆ ببنەوە یەک حزب ڕێک بخەن و سوودشیان بۆ دەرەوە هەبێ بۆ یەکشت بدایەت تاکیدم لێ کردەوە طبعا هەرکەس لە ذهنیەتی ئیسلامیە بژی زۆر جار لە دەرەوە دیراسی ئیسلامیە کرێ وەکو ڕووکەشی بەس ناشنە ناو قوڵایی ینی کەسێکە لە ناوێژ ئەو قوڵایە پێ ناکە فعلا ئەوەستەی مامۆستا شوان باشێکە کە بۆ خوا و لەبەر خوا و ینی خوا داوایەکێتی ئەمە شتێکە طموحی وەکوتم وحدەت طموحی هەموو مسلمانێکی ملتەزیمە ینی بەس ئەم طموحە ئایا فعلا لە واقعە بەرجەستە بێ لە واقعە بەواقع نەک بزوتنەوەی ئیسلامی و کۆمەڵ و یەکگرتو ئێستا کە 1400 ساڵ دوای هاتنی ئیسلام يعني ئیشەکەن و بەشەرن و هم تعقیدات بەس عرزەکەم و فکرەکە بگەێنم یعنی باینی نەچڵی بەجێنێڵێ یعنی وحدەتی ئیسلامی لە دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر بە تەحدید بیڵێ ئەگەر تۆ زیاتر فسحی بدەینێ دوای حەزرەتی عومەر یعنی دوای خلافەتی دوم وحدەتی ئومەتی ئیسلامی نەماوە ینی ممکن نەبوو یعنی قەت ئومەتی ئیسلامیە کەواتە بە دوورشی دەزانێت لە ئێستادا حزبە ئیسلامیەکان یەکێ لە کێشەکانیان ئەوەیە کە مەسەڵەن پێم وایە نایەتوانن نمونەیەکی جیاواز ینی ئەوان حزبە ئیسلامیەکان ئینسانی ئیسلامی تەبیرکردنەوەی بۆ شوەیە کە ئەو ئینسانێکە لە بین ئینسان و فریشتا یعنی ئەوەی لەسەر تەوەرێک زۆر نەمینەینەوە یعنی ئێستا مەفهومەکە مەفهومی گشتی ئەوەیە ئەنی قەنەعاتێک دروست بۆ هەرچەندە دکتۆر شوانیش ڕەتی بکاتەوە یاخود زۆربەی سەرکردەکانی ئیسلامیش ڕەتی بکەنەوە ئەوەیە کە زەحمەتە هەرسێ حەزب لە یەک ببن بە یەک حەزب بەڵام پرسیار لێرەدا ئەوەیە ینی ئەی بۆچی ئەو نزیک بوونەوەیە ئایا ئەو قسەیە چەندە ڕاستەکە دەگوترێ هەندێک دەنگی پەراوێزخراو هەیە خەڵکێکێ زویرە لێیان دەنگ نادە بە حزبە ئیسلامیەکان ئەم نزیک بوونەوەی لە ژێر لیستێکدا عرزکەم ینی هەر تەوەجوهێک هەر تەوژمێک ینی حساب بۆ تەبیعەتی بەشەر نەکا بەشەرە خۆی بە هەموو نقصانەکانەوە وەرنەگرێ ینی فەشەل دێنێ لە پرۆژەکە ئەمە ئیسلامی بێعلمانی بە هەر حزبێک ئیسلامیەکان ینی تەسەورێکی مافۆقە البەشەری بۆ بەشەری ئیسلامی هەیە پێیان وایە یعنی ئەتوانی ئەوە بکاکە غەیری پێ ناکرێت بەڵام بە عملی سێرێکە لە واقع ئەوانێ بزوو یعنی مهم بۆ حزبی ئیسلامی بۆ هێزی ئیسلامی ئەوە نییە کە تۆ پارچەبی دوای هەڵبی پارچەکان کۆکەیتەوە بیان لیکێنیتەوە بەیەکەوە کە ناشلیکێنەوە بەیەکەوە دائم شت کە لە کە پچرا لە حیمەکەەوە خۆی لێ نایەتەوە یعنی بزوتنەوەی ئیسلامی کە مەسەن گەورەترین هێز بوو هێزی سێم بوو لە کوردستانە لە منتەقەیەکی گەورەی بەدەستەوە بوو یعنی گەورەی بۆ بزوتنەوەی ئیسلامی بۆ سەرکردەکانی بزوتنەوەی ئیسلامی ئەوە بوو ئەگەر ئەو ڕێحەتە ئیسلامی تەواضع و زوهدەی کە باسێکن لە بەرخواوان کە نان هێشتا حیزبەکە لەبەرێک هەڵۆشێ مەسەلەن من شتێک مامۆستا شۆن ئەبەت بە وردەکاری زیاتر ئاگای لێ مەسەڵەن مامۆستا پێش لە انشقاقی کۆمەڵی ئیسلامی مامۆستا مولا عوسمان لە بزوتنەوەی ئیسلامی جیا بووە کە عاجز بوو مەسەن بە هاتە هەولێر خۆ من لە برادێک کە خۆی لەگەڵ مامۆستا مولا عوسمان نەژیا وتم بۆچی مامۆستا سەردەمی مامۆستا مولا عوسمان یان کە ڕابەر بوو نازم کێشە داخلەکە چۆن بوو مامۆستا ئەولادە مامۆستا علی عەبدولعەزیز هاتەجێی لە پلێم پرسی کە حیمایی مامۆستا مولا عوسمان وتم مامۆستایان بۆچی عاجز بوو چۆتە هەولێر کاتەم لە هەڵەبجە بوو
وتی مامۆستا توێنی منیان بە غەربی لاداوە بە شەرعی لا نەداوە مەقسەدی لە غەربیەوەی غەربیەوەی کە تۆ بە دین بە هەڵبژاردن لە شەرعیە مەفهومێکی لە فکری ئیسلامیە مامۆستاشوان لە کۆنگرێکی کۆمەڵ باسی کردبوو يعني ئەڵێ خەلیفە یان ئەمیر ناگۆڕێ مەدە الحیات مەگەر ئیتر اللهم تووشی خڵەفاوی بێت تووشی کوفر بێ کوفری بەواح بێ مامۆستا مەلا عوسمان وتبی من بە شەرعی لا نەدراوم چونکە من نابێ بەلا بێنم هەتا ئەمرم هەتا عەقڵم هەبێ و هەتا لەبەرەوە دەتەوێت بڵێ ئێستا ینی لە نێوان سەرکردەکانی حزبە ئیسلامیەکان دەستبەردار لە پۆستی منەڵم ئێستا کێشەی ئایدۆلۆژی لە بینی کۆمەڵ و بزوتنەوە نییە کێشەی فکری منهەجیش نییە لەوانەیە لە نێو ئەو دوانە گرتو تۆزێ هەبێ هەرچەند ئێستا ئەوان چونکە چەکیان نەماوە 15 ساڵە یعنی زۆر لە فکری جارانی یەکگرتو نزیک بوونە تۆ زیاتر ئەکرێ بگەنەیەک بەڵام من پێم وایە مەسەلە شخصیەکان ئینسان شخصی مەقسەدم مامۆستا عەلی باپیر و مامۆستا عرفان عەبدولعەزیز و مامۆستا سەلاح الدین نییە مەقسەدم تەبیعەتی بەشەر کە دایم حەزی لە پۆستی یەکە مامۆستا عەلی باپیر بۆچی لە کۆمەڵ جیا بوو لەگەڵ مامۆستا عەلی عەبدولعەزیز هەڵیان نەکرد ئێستا ئایا مامۆستا شوان ئەڵێ مامۆستا عرفان عەبدولعەزیز وتی من ئامادەم دێ با بەیانی ئیعلان کە مامۆستا عەلی باپیر و مامۆستا صلاح الدین مامۆستا عرفانی چەند بڵن کاکە ئەو دەستم لە پۆستەکەم کێشایەوە بە کاکە ناوەکە بگۆڕن بەس بڵن کاکە ناوی سیاسی پێشنیاسە ناکرد با مامۆستا عرفان عەبدولعەزیز بەیانی ئیعلان کە ئەو دەستم لە پۆستەکەم مەگرت با کە هەرچی بزوتنەوە بچن ئەو کۆمەڵ بزان ڕازیە بیا بە عەکسەوە مەسەلا هەرچی کۆمەڵەکان بچنەوە خۆ بزوتنەوەی دایک نییە حیزبی دایک نییە دەبا بچنەوە ناوی کەوایە بۆچی مامۆستا عرفان ینی کە تۆ دەڵێ ئەوەندە نیەتیان پاکە هەموو سەرکردەکان لەوەی ببن بە یەک حزب بۆچی لە ئێستاکەوە ناڵێتن فەرموو من دەست بەرداری ئەو پۆستە دەبم و بڕۆن ببن بە کۆمەڵی ئیسلام ئێستا ئێمە هەنگاوی باش نراوە لە لیژنەی هاوبەشەوە دەڕێت لە نەبوونی علاقات ئێمە لیژنەمان دروست کردووە لە لیژنەوە چونە لیژنەی باڵا لە لیژنەی باڵا ئێستا سەکردایەتێکی هاوبەش دروست کراوە قۆناغ بە قۆناغ دڵنیا بە ئێمە بە ئیرادە و بە جدیەتیشەوە نایهێڵن لایەن خۆمانەوە هیچ لەمپەرێک بێتە بەردەم ئەم لێکنزیبوونەوە ئەم تەنانەت یەگرتنەش و هەدەف و ئامانجی ئێمە لە لێک نزیک بوونەوە یەک ناو نیشانی ئەوە نییە چەندەن یەک زیاد بکرێت بەڕاستی پێمان وایە ئەبێ ئیسلامەکە ببنە میحوەرێکی دەستێکی سپی بەهێز نیشتیمانی نەتەوەیی بۆی بە ڕۆڵیان هەبێت لە چارەسەکردنی لە بەلایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا ئەبێ ببنە ڕقەب مەسەلا لە ڕابردوشدا من باوەڵە حزب ئیسلامیەکان بکەی یعنی بەشێکیان هەر یەکە و لە حزبێکی علمانی نزیکە بەشێکی لە پارتی نزیکە سیاسەتی باوەکەی دیکە لە بزوتنەوەی گۆڕان نزیکە ینی بە ئاشکرا ئەوە دیارە ینی ئەمە چۆن دەکرێت ینی چۆن دەکرێت ئێمە لە ئەنجامی دروستکردنی ئەم سەکردایەتی هاوبەشە ئەتوانین ئەم هەموو تەمومەژانەی کە لە ئەساسدا ئەسڵ و ئەساسی نییە هەمووی بە عملی بڕەوینەوە چۆن ببینە ینی ئێستا پێ دوایە یەکگرتو بە یەک شەقاو لە ئەنقەرە و لە تاران نزیکە مەسەلە ئەنقەرە ئەوە نییە ئەمە حیزبێکە سیاسەتی خۆیەکە لایەنە سیاسەکانی کوردستانی بە هەمان شێوە ناتوانیوە حکوومەتی هەرێمی کوردستان تەمسیلی هەموو هەرێمی کوردستان بکە بە شێوازێکی گشتی لایەنە سیاسەکان ئێستا بۆ نمونە لە ئەنقەرە ئەمە وەکو فراکسیۆن وەکو لایەنەکە چەند هەوڵماندەوە نەماتوانین نووسنگەیەکی حکوومەت هەرێمی کوردستان لێ بکەینەوە لە ئازاد نووسنگەی حیزبی سیاسی لێ وەژبەوە بەرژەوەندەکان ئەوەیدایە ئێمە هەدەف و ئامانجەکە کاری جدی کراوە جەماوەەر داوا دەکات هەر سێسەکردە لایەنە ئیسلامیەکە مەکتەبی سیاسیان سەکردایەتیان ئیرادەیەکی تازەتر هەیە بۆ لێک نزیک بوونەوە و تەنانەت یەک ناونیشانش ئەمانە باس کراوە لەسەر ئاستی باڵا کای لەسەکراوە دوێنێ ئەم کۆبوونەوە بکراوە لە بەلاغی کۆتاییدا هەموو بابەتەکان کە ضرورە بۆ هەرێمی کوردستان قسەی لەسەر بکرێ لە بەلاغی کۆتاییدا هاتووە بابەتی مەسەلەی لابردنی دەتانەوێت چی بکەن هەتا ئێستا ئامانجەکان بە ڕوونی دیار نییە ینی ئەوەی زێدەتر قسەی لەسەر دەکرێتن ئەوەیە ینی زۆرینەی ئیرادەی ئەو سێ حەزبە ئەوەیە یەک لیست بۆ هەڵبژاردنەکان بەشداری بکەن هەندێک دەنگی زیاتر بەرامبەر هەموو ڕووداوەکان یەک هەڵوێز بین لە بەغدا بێتیان لە کوردستان میحوەرێکی تایبەتی خۆمان بین و هەر مۆقیفەکە دێتە پێشەوە تایدا مەرجات چەند بۆ نمونە ئێستا لە بزوتنەوەی ئیسلامی مامۆستا عرفان ڕابەری بزوتنەوەکە بە شێوەیەک خیتابی سیاسی دەدا دکتۆر شوان قەڵاتزەی ئەندامی مەکتەبی سیاسە بە شێوەکی دیکە ئێمە خیتابمان نییەکە من لەبەرەوە مەسۆق نوێنەرایەتی خەڵکو و وەکو فراکسیۆن وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان دەگونجێت لە ڕووی هەندێک بابەتی جەماوەری ئەوانەوە مەسەن فشاری جەماوەر و داواکاری جەماوەر شێوازگەیانە و شێوانی ئاراستەکەی
جیاواز بێت لە کادرێکی حیزبی ئینا ئێمە سوورین لەسەر ئەوەیکەوە ئەو سەکردایەتی هاوبەشە خەڵکیش ئەیبینێ بەرەنجامێکی زۆر باشی لێ دەکەوێتەوە ئەبینێ یەک هەڵوێست و یەک مەوقیف میحوەرێکی جیاواز لە میحوەرەکانی تر کۆتایی بە پەردەوازایی و لێک جودایی و ناونیشانی جیاجیا دەهێنێت باشە وەڵامی هەموو ئەو پرسیان جوانە دروشمەکانت پێم وایە ینی هەموو خەڵکی کوردستان پێشوازی لێ دەکات خەڵکی کوردستان ینی حەز دەکە حەزبە کوردیەکان بە شێوەکی گشتی ئیسلامیەکانش یەکگرتوو بن یەکڕایەن هەبی بەڵام بۆ تا ئێستا باز لەوە ناکەی چێ دەبێت بە برا گەورەی ئەو سێ حزبە و ئەو ڕێکخراوانە یعنی بۆ نمونە ئێستا قسە لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی بکەی دەڵێ من کۆنترین حزبم من یەکەمین هێزی ئیسلامی بوومە بەشداری شەڕی بەحسم کرد وەکو جەنابتان باستا لێو کرد بەڵام یەکگرتووی ئیسلامی کوردستان باز بۆ نمونە ینی مێژووی یەکگرتووە باسی لێوە دەکات ئەگەر ئەمڕۆژ یەکگرتووی ئیسلامی نەبی بەڵام لە قۆناغی ژیانتدا لە قۆناغێکی ژیاندا یەکگرتووی ئیسلامی بووی ئەوانش بازدەوە دەکەن ئەوان هەر لە ساڵەکانی شەستەکانەوە دەستیان بەکاری سیاسی و خزمەتی ئیسلامیان کردووە بۆ باسی ناوێک ناکەی چێ دەبیت بە براکە ئێستا سەکردایەتێکی هاوبەش پێکێنراوە ئەو سەکردایەتیەوەشە کۆ دەبێتەوە هەنگاو بە هەنگاو ئێمە کۆنفرانس دەکەین بانکشتی بانکخواز و تاربێژ و کەسایەتی و بنەماڵ ئاینەکانی لەوێ کێشە هەتا نەخێکی بزوتنەوەی ئیسلامی لە ڕووی جەماوەریەوە لە ڕووی جەماوەریەوە لە ڕووی پێگەی خۆیەوە وەکو کۆمەڵی ئیسلامی نییە کۆمەڵیش وەکو یەکگرتووی ئیسلامی نییە ئەم سیستەما چۆن دەبێت کە برا گەورە دەست نیشان بکە برا گەورە ئێمە هەنگاو بە هەنگاو هەموو هەنگاوەکان دەبڕین بە قۆناغ بەندی دڵنیا بە سەکردایەتی هاوبەش کە پێک هاتووە دیاریکردنی کەسی یەکەمیش ئاسانە کەسی دووەمیش ئاسانە سەکردایەتی هاوبەشی ئاسانە ئێمە نە مەسلحەتیشی اقتصادی بەهێزمان هەیە نە مەسلحەتی بیرێ نەوتمان هەیە نە خاڵە سنووریەکانی گومرگ و بەڵام مەسلحەتان نییە ئامانستان نییە دەسەڵات حکوومەت چاوتان لای نییە بەلای ئێمەوە گرنگ ئەوەیە حکوومەت چاوتان لای نییە با چاومان لێت دەمانەوێت ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان ببنە ڕقەمێک کە کاریگەریان لەسەر هەرێمی کوردستان هەبێت لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی بابەتەکانی ترەوە نەک بە پەشێوەی ئێستا بۆ نمونێ ئێستا ئەمە پاشەکەوتێک هەمومان ڕخنەی لێ دەگرین ڕۆڵی ئیسلامیەکان چییە لە دووسکنی فشار بۆ سەر حکوومەت لە فشار لەسەر ئەو فەرمانبەران کەم بکرێت ڕۆڵی ئیسلامیەکان چییە لەوەی کە ئێستا 50,000 مامۆستا ئامانجی گۆڕینی سیستەمتان هەیە هەرێمی کوردستان کاتنە سەر دەستەڵات زۆری نەبوون ئێمە خەباتمان کردووە تێکۆشانمان کردو بۆی بتوانین خزمەتی خەڵک کەواتە دەتانەوێت سیستەمی حکومڕانیش بگۆڕن لە کوردستان بە دڵنیاییەوە جەماوەری کوردستان متمانەی خۆی بدا بە ئیسلامیەکان بە جوانترین شێوە خزمەتی خەڵکی کوردستان دەکەیت چۆن ئێستا ئەزانە خەڵکی کوردستان ئیسلامیەکان بەلایانی کەمەوە دەستێکی سپین بەلایانی کەمەوە دەستێکی ئەمینن بەڵێ بە دڵنیاییەوە باشە دکتۆر شوان دەڵێ زۆر ئاسانە ینی دەست نیشانکردنی برا گەورەیەک بۆ هەرسێ حزبەکان لەناو ئیسلامیەکان شتەکەی لە ئەدەبیاتی ئیسلامی تەفاعلوا بالخير تجدوه گەش بینیم بینیشەڵای بینەوە بەس خۆزگە ینی ئەو شتانە بووە ینی خۆ من ینی هاوسۆزی مەوەسا شوانم کە حەزەکەم ینی وەکوی باهێز لە باتی ئەو کوردستانە بە هەر حکر نەبێت لەسەر پێ دوایە ئاسان بێ پێم ئەوە فکرەتاوەکەم ینی بە هەر حکر نەبێت سەر یەکێتی و پارتی کە گۆڕانش هەر بەشێکە لە یەکێتی ینی لە ڕووی تاریخی و لە ڕووی لە هەزار هەموو شتێکیان باحێزێکی ئەسڵ هێزی ئیسلامی بۆ ئێستا دووەم نەبووە یەکەم بووە ینی خۆی ئێستا یەکێ لە سەبەبەکان کە ئەمان ئیش بۆکەن ئەو برایانە ینی ئەوەیە کە هەستەکەن یان تووشی هین بوون تووشی وشکەڵاتن بوون یان تووشی چەقبەستوی بوون تووشی منداڵ هەیە تووشی گەشە ناکە یان تۆ حزبێک کە 25 ساڵ بۆ هەموو کادیرە ئاگرباران کە کادری ئیسلامی زۆر حڕووکە ها ینی بۆ زانیاریت ینی زۆر بە ئیمانەوەی ئیشەکە کابرای هەتا ئەو داعشە شێتویەتانیان خۆ کابرا خۆی تەقێنێتەوە تۆ لێگەڕێ لە ئیشەکە ئیشێکی بەدکاری و خراپە بەس خەلفیتەکەی پشتی بخێن و کابرا چی ئیمانی وای لێ کاشێل پێنامە بدەکای گیانی خۆی بەخشێ ینی ئیسلامی مەسەر کادری زۆر پاکی و ینی بەری و حڕوک و چالاک و ینی بەڵام بەڕاستی سەرکردەکانیان مفەکیرەکانیان و نەزیرەکانیان ئەوانەی کە یان ناتوانێت قیادێکی باشی جەماوەرم کە لەبەرم پێم دوا پرسیارم کاتم زۆر کەم بووە ینی بەڕێز عومەر
ینی تۆ دەڵێ لەناو بزوتنەوەی ئیسلامی لە نێو ینی خودی بزوتنەوەدا کێشەی پۆست و سەرکردە هەبووە. دکتۆر شوان دەڵێ ئێمە دەستنیشانکردنی برا گەورە لەلایەن ئێمە شتێکی ئاسانە. تۆ پێ ئاسان نییە پێم وایە بەڕێی خۆم ینی نەک لە بزوتنەوە و کۆمەل لەناو ئەسحابی پێغەمبەری خۆش ئاسان نەبووە. یعنی مامەسا باش ئەزانێت دوای وفاتی پێغەمبەر ئەنسار و مهاجر خەریک بوو ینی خەریک بوو ینی بڕۆ لە تەریب خەریک لێک بن ینی لەسەر چی لەسەر ئەوتی علیوتی من قڕیشتی من بنەماڵی پێغەمبەرم ئەهلترم بۆ جێگرتنەوەی ئەنسارشتی ئێمە پاڵپشتی پێغەمبەرم ئێمە ئێوەمان پاخزمەکانی خۆتان دەناکەن ئێمە پاڵپشتمان بووین ئێمە ئەهلترین خەریک بێ بە شەڕیان. ئێستا بزوتنەوە کۆمەڵیان هەبوو ئاسانی کە تەجروبە یەکگرتنی شێکا تەجروبە یەکگرتنی نازە و کۆمەڵ هەیە لە 99 کە یەکگرت و زۆریش متەحەمس مامۆستا بیرم دێ مامۆستا سەلاحەدین وتارێکیدا زۆر یعنی ئینی خراپترش کەوتەوە بزوتنەوەی پارچە پارچە کرد. کەواتە ئایندە لە ئایندەدا هەموو شتەکان زیێدەتر بەرچاو دەبن و بەرچاو بە هیوای خێر بەرچاومان. دکتۆر شوان قەڵازێ ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی کوردستان زۆر سوپاست دەکەین بەڕێز عومەر عەلی غەفور توێژەر و نووسەر زۆر سوپاست دەکەین کە لەگەڵمان بەشدار بوویت. بەڵێ بینەرانی بەڕێز دەگەڵمان بمینێنەوە بەڵام ئێستا دەچینە ناوبڕێک و دواتریش تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەین. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ تەوەری دووەمی باسی ڕۆژمان تایبەتە بە کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان وەکو دەزانرێتن ئەنی شەوی ڕابردوو ساڵی نوێی زایانی بوو دیارە ژمارێکی باشش بەرچاوش ڕویان لە هەرێمی کوردستان کردبوو بۆ گەشت و گوزار بۆ قسەکردن لەسەر بارودۆخی ئێستای کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سنتەر مەولەوی جەبار سەرۆکی دەستەی گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستانمان لەگەڵدایە. بەڕێز مەولەوی بەخێر بن بۆ باسی ڕۆژ. چۆن بوو سەری ساڵی نوێ ڕێژەی گەشتیاران چۆن بوو چه ئامارێکتان لەبەردەستە؟ ئەو ژمارەی کە هاتوبوون تا ئێستا ئامارێکی فەرمیمان لە بەردەست نییە بە شێوازێک بڵێم کۆتایی دەتوانم بڵێم ژمارەیەکی سەرەتایی یان نزیکەی 45,000 گەشتیار سەردانی هەرێمی کوردستانیا کردووە ئەمەوە ئەو چەند ڕۆژەی ڕابردوو لە بۆ ئەوەی بەشدار بن لە ئاهەنگی سەری ساڵ لە هەرێمی کوردستان بەگشتی و ئەو ژمارەشە بەڕای من هەرچەند ژمارەکە 45,000 ڕەنگە کەمتر بێ لەو ژمارانەی کە لە هاوین دێن بەڵام بۆ سەری ساڵ 45,000 پێما ژمارەیەکی باش بێ بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو تایبەت لەو کاتێک کە شەڕی داعش بوو بەس بزانین یەکەم لە بۆ ساڵانی ڕابردوو دووەمیش لە بۆ هاوین چونکە لە کاتی ئێسم بۆ نمونە زۆربەی ئەو گەشتیارانەی کە هاتوون بەشدار بوون لە ئاهەنگی سەری ساڵ من بۆ نمونە سێرچێکم کردبوو لە بۆ ئەو جێگانەی کە دەچن بەشدار دەبن بە حقیقەت نزیکەی پلیتی هەندێک جێگا پلیتی ئەو گەشتیارانی کە بچین بەشدار بن لە ئاهەنگی سەری ساڵ نزیکەی لە بینی $100 لە بۆ $250 بووە یعنی وادا کە ئەو گەشتیارانی کە هاتوون لە بۆ هەرێمی کوردستان پارەیەکی زۆریان خەرج کردووە چونکە لە بواری ئابووری پێناسەی گەشتیار بە خۆی مۆزوعێکی ئابووریە مۆزوعێکی ئەوە نییە بڵێ مەسەرەن دیە لە بۆ خۆشی ئێمە ئەو پێناسەی و کەسە دەکەین بە گەشتیار ئەوەی کە دیە پارە خەرج دەکا بۆیە گرنگە لای ئێمە خەرجکردنی گەشتیار و ماوەی مانەوەی ئەوە گرنگە لە ژمارەکە زیاتر لای ئێمە بۆیە ئەوانەی کە هاتوبوون بۆ سەری ساڵ بەڕای من دوو بەرامبەر ئەوانەی کە خەرجیان کرد بۆ ئەوانەی کە لە کاتی هاوین سەردانی هەرێمی کەواتە خەرجەکانی سەری ساڵ زیێدەتر بوو لە خەرجەکانی وەرزی هاویندا بەڵام نەمانزانی لە کامە وڵات گەشتیار هاتوۆتە هەرێمی کوردستان بەو ئامارەی لە بەردەستمە نزیکەی 10,000 لە وڵاتی ئێرانەوە هاتوون پێ ئەمارە سەرەتایانە ئەوانەی تر لە ناوەند و خوار و عێراق هاتوون هەندێکیشان لە وڵاتی تورکیا بەڵام بە ڕێژەیەکی کەمە باشە یعنی چوا دەکا گەشتیارێکی بیانی لە کۆماری ئیسلامی ئێران تەنانەت لە باشووری عێراقیش ڕوو لە ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان بکەن ینی پێ دوایە ئەو وەسیلانەی کە بۆ گەشتیار تەرخان کراوە لە هەرێمی کوردستان کامە هۆکار بووە کە سەرنجی گەشتیارە ڕاکێت بەڵێ یەکێ لە هۆکارە سەرەکیەکان ئەوەیە ئەمن و ئاسایش لە هەرێمی کوردستان با ئێمە ئەوەی ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ وڵاتانی چواردەوری خۆمان یاخود لەگەڵ ناوەند و خوار و عێراق دەبینین ئامن و ئاسایش لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی زۆر جوان پارێزراوە واش دەکات چکە گەشتیار قەت گەشت ناکە لە بۆ جێگەی ئەگەر مەترسی هەبێ ئەگەر لە
یەک لە هەزاریش بێ مەترسیەکە ناتوانێت گەشت بکە لە بۆ جێگەیە کەواتە ئەمن و ئاسایش بەڵێ لە خاڵی یەکەمە سوپاس بۆ دەستگاکانی ئاسایش و پۆلیسی هەرێمی کوردستان کە ئەو ئەمنیەتیان پاراستووە لە بۆ هەرێمی کوردستان کە ئێمە بتوانین گەشتیار بێنین لە بۆ هەرێمی کوردستان و بواری ئابووری هەرێمی کوردستان باشتر بکەین ئەوە خاڵ یەکەمە. خاڵی دووەم بابەتی جێگە گەشتیاریەکان و ژێرخانی گەشتیاری لە هەرێمی کوردستان بەداخەوە زۆر کەس لە وڵاتی ئێمە دەڵێن هیچ نەکراوە جێگەی گەشتیاریمان نییە ناوانە بە دەلیل کە ئێستا زستانە و جێگەی سروشتیمان زۆر کەمە ئەگەر بڕێم هەندە جێگەی کە لە بۆ بەفر و شتوا خەڵک دەڕوە گەشتیاران سەردانی دەکەن بەڵام جێگە سروشتیەکان بە گشتی زۆر خەڵک سەردانیان نەکردووە بە هەمووی لە چالاکی ناو شار بووینە یعنی وا دەکا گەشت و گوزاری ناو شار یعنی هەمووی هاتینە لە بۆ کەواتە دەتەوێت بڵێ ئەم ساڵ زیاتر گەشتیارەکان لە نێو سنتەری باژێرە بەڵێ چکە بەشدار بووینە لە ئاهەنگی سەری ساڵ لەو ئاهەنگانەی کە کراوە لە جێگە گەشتیاریەکان لە بواری کڕین کڕین بازارکردن ئەوەیە کە لە مۆڵەکان و یاخود لە چەندین چالاکی جیاواز هەیە لە هەرێمی کوردستان کە سەرنجی گەشتیاران ڕادەکێشێ اینجا لە نمونەی چێشتخانە نایەبەکان و لە نمونەی مۆڵە تایبەتەکان و لە نمونەی چالاکی جۆرە و جۆری وەکو بڵین باشە جێگەی ئەسپ سواری و جێگەی کۆمەڵێ ینی ئەو ئەمپایر سینەما نەبێتە ینی ڕکلامێ لە بۆ لایەنەیەکی تایبەت بەڵام ئەو سینەمانەی کە لە هەرێمی کوردستانەیە بە تایبەت لە هەولێر لەسەر ئاستی جیهان زۆر پێشوازی لێ زۆر ینی هەر نفسی ئاستە هەرامان ئاستە هیچی کەمتر نییە لەوانەی تر بۆیە دەبینی گەشتیاری ئەم جێگانە دێن سەردانی هەرێمی کوردستان دەکەن و تەنانەت هەندێکیان 4 ڕۆژ دەمینێنەوە من بەپێی ئەو زانیارێنی ئەو ڕۆ بەدەستم گەیشت دەیانوت 4 ڕۆژ کەمە لە زستان ینی تۆ ینی بزان چەند چالاکی گەشتیاری هەیە لەناو ئەو شار کە 4 ڕۆژ لە بۆوانە کەم بێ سەردانی هەموویان بە کاتەکان کردووە لە نێو شارەکاندا خۆت باست لەوە کرد کە لە ناوچە سروشتیەکانی کوردستاندا گەشتیار کەمتر سەردانی کردوون بەڵام پێدوانیە ئەمە یەکێک لە هۆکارەکان ئەوە بێ کە پێداویستیەکانی خزمەتگوزاری پێداویستیەکانی گەشتیاری لەو ناوچە گەشتیار و سروشتیانەی کە ئێوە باسی لێوە دەکەن وانە بەڵام هۆکاری ساردی هۆکاری ساردیە کە جێگەیەکی زۆر سار دەبێت زۆر زەحمەتە بە تایبەت خێزان بڕۆ سەردانی بکە و منداڵیان هەیە شتان بەڵام بە گشتی دەچنە ئەو جێگانێک کە بەفری تێدا هەیە بۆ نمونە ئەو جێگانێک کە بەفری تێدا هەیە سەردان کرد زۆر سەردانی دەکەن بۆ ئەوەی ئیش لەسەر ینی ئەو چالاکیە بەفریانە ئەنجام بدەن بەڵام پرسیارەکە زۆر جوان بۆ ئێمە وەکو پلانی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان بە سەرپەرشتی بە ڕێز وەزیری شارەوانی گەشت و گوزار کە بەخۆی سەرپەرشتی دەکا و بەخۆی لەگەڵمانە لە وردەکاریەکانی ئەم ساڵ پلانەکەمان ئەوەیە کە داهاتمان زیاد بووە 120 ئەو داهاتی کە وەری دەگرین لە بۆ خۆمان ئێمە بەڕامەمان هەیە بۆ ئەوەی جێگە گەشتیارەکان خزمەت گوزاری زیاتر ببینە جێگە گەشتیارەکان یعنی ئەولویەتی یەکەممان لە ئیشەکانی ساڵی داهاتوومان ئەوەیە کە ئێمە ئەو داهاتەی کە لە بۆمان دەگەڕێتەوە لە بواری گەشت و گوزار بتوانین ئێمە بەکاری بێنین لە بۆ خزمەت گوزاری جێگە گەشتیارەکان یەکەم دووەم منیش لەگەڵتم نەمانتوانیە تاوەکو ئێستا خزمەت گوزاری بۆ نمونە گەشتیارێکی باشووری عێراق لە بیابان ژیاوە بێزارە لە بەرزبوونەوەی پلەی گەرمی ئێستا بێتە سروشتی کوردستان ئەو بەفرە بەڵێ شتێکی باشە دوو بابەتی سەرەکیمان جێگە شوێنەواریەکانی هەرێمی کوردستان و مێژوویەکان ئێمە بە هەمان شێوە ئێستا لە بەردەستمان نزیکە 20 پرۆژە بۆ نۆژەنکردنەوە و پەرەپێدانی جێگە شوێنەواریەکان و ساڵی داهاتووش هەوڵ دەدەین بەردەوام بین لەو بابەتە چونکە بابەتێکی زۆر گرنگە لە بۆ بژانەوەی بواری گەشت و گوزار لە هەرێمی کوردستان بابەتی سیەم ئێمە پاڵپشتی کەرتی تایبەت دەبین لە ئیشوکارەکانمان چۆن یەکێ لەو بابەتانە بۆ نمونە ئێمە ئاهەنگێکی بڵین فیستیڤاڵێکی خلیسکانی سەر بەفر لە مانگە لە کۆتایی ئەم مانگە ئەنجام دەدەین بۆ ئەوەی کۆمپانیای گەشتیاریەکان تەمەن پاڵپشتین بۆ کەرتی تایبەت کۆمپانیای گەشتیاریەکان بتوانن خەڵک ڕاکێشن لە بۆ ئەو فیستیڤاڵ بۆ ئاهەنگە تاوەکو زیاتر سەرنجی گەشتیار ڕابکێشن یەکەم دووەم لە کۆتایی مانگی 4 پیشانگای گەشتیاری جیهانی ئەنجام دەدەین لە هەولێر بۆ ئێمە
ئەو هەوڵانە دەکەین بۆ ئەوەی بتوانین ئێمە کۆمپانیەکانی خۆمان لەگەڵ کۆمپانیەکانی جیهان پێکەوە دابنیشن بتوانن کۆنتاکتێ دروست بکەن پێکەوە ئیش بکەن بتوانن ئەو پاکێجانە کە هیتیان بیدێنە کۆمپانیا جیهانیەکان تاوەکو زیاتر سەرنجی گەشتیار ڕابکێشن و بێنە هەرێمی کوردستان. ئەمە بەبەستن لە کۆمپانیەکانی گەشتیاری بەڵێ ئێمە ئیش لەسەر دەرئەنجام دەکەین پێشتر دەچوون بخۆمان سەردانی پلان هەیە خۆشبەختانە پلانەکەش بە ئاستێکە کە وۆرد بانک لە راپۆرتەی کە دابێ حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژە بە پلانی گەشت و گوزار دەکا و دەڵێ پلانێکی سەرکەوتووە و جێبەجێش دەکرێت بەڵام جێبەجێکردن بە تەنیا لە پلان کافینیە تۆ دەبێ بزانی دەرئەنجامی جێبەجێکردن چییە. ئێمە هەندە پلانمان هەبوو کە بەشدار لە پیشانگە جیهانەکان دەبووین لە جیهان دەرئەنجامی نەبوو یعنی کە دوای ئەوە دی تۆ تەنفیزت کردووە پلانت هەیە جێبەجێت کردووە بەڵام دەرئەنجام چییە ئایا سەرکەوتوو بووی ئەو ئاماجەت بەدەستهێنا لە ئەنجامی جێبەجێکردنی ئەو پلانە هەست لە دەرئەنجامەکە هەستمان کرد ئێمە کەم و کورتیمانەیە بۆیە ئێمە پلانەکەمان شفت کرد گۆڕیمان بۆ ئەوەی کە ئێمە کۆمپانیا بێنین لە بۆ هەرێمی کوردستان چەند دەڕۆیشتین بەشدار دەبووین بەڵام ئێستا ئێوە ینی گرفتەکەتان دەستنیشان کردووە ئایا گرفتی ئێوە لە نەبوونی متمانەی کۆمپانیاکانە لە هێنانی گەشتیان یاخود گرفتان لە شوێنە گەشتیاریەکانە کە ینی خزمەتگوزاری پێویستی تێن. من دوو بابەت هەردووی باز دەکەم یەکەمیان هۆکاری کۆمپانیا گەشتیەکەم بە خۆت دەزانی مۆزوعی داعش و ناوبانگی منتیقەوە کاریگەری زۆر لە ڕووی دەریونیەوە لەسەر گەشتیار دەبێ بیانی بە تەکید ئەوە بابەتێکی زۆر گرنگە و چۆن متمانە بگەڕێنیەوە لە بۆ گەشتیار و لە بۆ کۆمپانیانە خەڵک لە بۆت بێنن دەبێت ئەوان بخۆیان بیان سەردانی هەرێمی کوردستان بکەن لە نزیکەوە ببینن ئارامی و وەزعی هەرێمی کوردستان چۆن نامتمانە کە دروست بوو لای ئەوان بە ئاسانی گەشتیار دێنن بە فعلی وامانیش کرد بۆی ئەم ساڵ سەرکەوتوو بووین ساڵی 2016 ساڵی پار سەرکەوتوو بووین و توانیمان گەشتیارێکی زۆر باش بینی لە بۆ هەرێمی کوردستان بۆ هەوڵەکەمانیش بەردەوامە بەو ئاراستەیە کە لە بۆ ساڵی 2010 توانین. تۆ باس لەوە کردکە زۆربەی گەشتیارەکان ڕویان لە باشێرەکانی کوردستان کردووە بەڵام ئێمە زێدەتر قسە لەسەر ناوچە گەشتیاریەکان دەکەین ینی بۆچی ناوچە گەشتاریەکان نەبوونەتە جێی سەرنجی گەشتیاری بیانی بە بۆچوونی تۆ؟ بڵێ ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان من ئاماژەم پێ کرد ئێمە دەبێ وا بڵین ناڵێن هەموو ناوچە گەشتیاریەکانی ئێمە هەموو شتێکی لە بۆ ڕۆیشت و خزمەتگوزاری هەیەنا بۆیە ئەمە ئەم ساڵ لە پلانی خۆمانیش و لە ساڵی 2016 بە هەمان شێوە بووە هەوڵەکەمان لە بۆ ئەوەیە ئێمە خزمەتگوزاری بگەینە هەموو ناوچە گەشتیاریەکان بەڵام شتێکی ئاسان نییە ناوچەی گەشتیاری زۆرمان هەیە لە هەرێمی کوردستان مۆزوعێکی ئاسان نییە کەواتە ناکرێ ینی تەنیا ینی پلانتان پلانەکە ینی بۆ لەم ساڵدا کامە پرۆژە بەڵێ نزیکەی 26 پرۆژەمان ئامادە کردووە بۆ ناوچە گەشتیاریەکان بڕاتە بواری جێبێجێکردن لە ساڵی داهاتوو دەستنیشانی ناوچەکانیشمان کردو و پێداویستیەکانیش دەستنیشان کراوە بۆەوەی بتوانین لە ئەوە قۆناغێکی یەکەمە تۆ 26 جێگەمان نیە لە هەرێمی کوردستان سەدان جێگەمان هەیە 26 شوێن و ئەو پرۆژانە بێگومان ئێمە خزمەت زۆری دەوێت بەڵێ 26 جێگا ئەوە نییە ئێمە بچین پرۆژە لە ناوی دروست بکەین و بۆ خۆمان پێشوازی لە گەشتیار بکەین ئێمە خزمەت گوزارە سەرەتەکان دەبین کەرتی تایبەت پرۆژە لەوێ دروست دەکا ئێمە مەسەن ئەگەر پێویستی بە ڕێگەوبانی هەبێ یاخود مەسەن بە خزمەتگوزاریەکەتی تایبەت ئەو ڕێکەوتناتان بڵێ ئەوە ئێمە کەرتی تایبەت کەی ئیش دەکا و کاتێک کە حکوومەت شتێکی لە بۆ ڕێک بخە ینی زیاتر متمانە دروست دەکا لای کەرتی تایبەت بۆ نمونە ئەمساڵ ئەگەر باسی بێخەڵت لە بۆ بکەم چەند ساڵ ئێمە نەمانتوانی نۆژەنکردنەوەی بێخەڵ ئەنجام بدەین بەڵام خۆشبەختانە هەر جەنابەت لە بەرنامەی پێشوو ڕخنت لە مەگر دەربارەی بێخەڵ خۆشبەختانە ئێستا بڕۆتە مەشای بێخەڵ بکە دەبینی هەموو لادرایە ئەوانەی کە پێشودانرابوو و ئەوانەی کە لەوێ ئیش دەکەن متمانەوە وەرگرت کە بتوانن پرۆژەیەکی ڕێک و پێکدان و چەند جێگەیەتریشی هەیە لە نزیک بێخەڵ بە هەمان شێوە ئێستا کاتی بواری دروست کرد. وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار لە داهاتوودا کۆمەڵی پرۆژە هەیە کە باز لە 26 پرۆژە دەکەی لەسەر داهاتی خۆمان جێبەجێ دەکردن شتێکی دڵخۆشکەرە بەڵام با واقع قسە بکەین ینی کەمتر لە خولەکێکی شماوە تا ئێستا ژێمە گەشتیاری ئێمە دەچێتە دەرەوەی وڵاتان ینی
ئێوە پێویستیتان بە هەموارکردنەوەی پرۆژه یاسای گەشتیاری نییە لە کاتێکدا ینی زۆر جار گەشتیاری بیانی کە دێتە هەرێمی کوردستان ئەو دەرفەتە ینی نابینێت کە لە هەرمی لە تورکیا هەیە لە هەرمی کوردستان ئەو دەرفەتەی بۆ ینی نابینێت لە دەرفەتی لە ڕووی ینی پێداویستەکانی خزمەت گوزاری لە ڕووی ئازادی لە ڕوو ئازادیەوە من لەگەڵت نیمە لە ڕووی ئازادی هەرێمی کوردستان هەرێمێکی ئازادا و گەشتیار هیچ کێشەیەکی مەبەستم لە ڕووی ئەمنیەوە نا ئازادی مەبەستم ئازادی تاک ئازادی تاک لەگەڵتم لەگە ئازادی تاک هیچ کێشەیەکی نییە خۆشبەختانە ئەوە لە سەرزاری من نیە لە سەرزاری گەشتیاران بخۆیان چکە ئێمە تێبینیان وەردەگرین بەردەوام دەربارەی کێشەکان لە دەربارەی کوالیتی سرفس واتە و کوالیتی خزمەت گوزاری پێشکەشکراو لە بۆ جێگە گەشتیارەکان خۆشبەختانە ئێمە ئیشی باشمان کردووە لە بابەتەی یاداشتێکی لێ تێگەشتمان ئیمزا کردووە لەگەڵ کۆمپانیایەکی جیهانی بۆ ئەوەی سنتەری ڕاهێنانی گەشتیاری هەرێمی کوردستان کە ئامادەی ئێستا لە بۆ ئەوەی بەکاری بێنیە بۆ ترێنینگ و ڕاهێنان لە بۆ ئەوانەی کە لە بواری گەشتگوزار لە هەرێمی کوردستان ئیش دەکەن بە کوالەتێکی زۆر بەرز و کۆمپانیەکەش بە فعلی دەست بەکار بووە ینی نەبڵین دەست بەکار دەبێت دەست بەکار بووە و لەگەڵ ئەوەش ئێمە تاکە موسسەسەینە لە ناوچەکە ناڵێم بەس لە هەرێمی کوردستان لە ناوچەکە کە خۆشبەختانە پێش هەفتەیە خەڵاتی جۆریمان پێشکەش کرد لە بۆ بنکەنایەمەکانی هەرێمی کوردستان کە بەپێی ئەوانەی کە بەپێ ستاندەردی جیهانی ئیش دەکەن ئەوە یەکەم کڕاتە لە هەرێمی کوردستان کوالەتی ئەوۆرد پێشکەش دەکرێت ئەوەش بەڕای من گۆڕانکاریەکی زۆر گرنگە ئەو برادەرانم زۆر پێم دەڵێن ینی ئاگدارم دەکەنەوە کە کات تاوا بوو دیارە قسەشمان زۆر بوو بەڕێز مەولەوی جەباری سەرۆکی دەستەی گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاس دەکەین زۆر سوپاس بەڵێ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە خێر و خۆشی.